سڵاو ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت مسلمانانی بەڕێز و خۆشەویستەکانم، یەکێ لەو دیاردانەی کە لە ڕۆژ ئاوادا ئێمە هەستی پێکەین و ئەی بینین بەخێوکردنی سەگە و زۆر جاریش ئەوانەی کە معجیبن بە عەلمانیەت و ڕۆژ ئاوا زۆر جار ئەوە بە چاومان دەئەدەنەوە ئەڵێن کاکە لە ڕۆژ ئاوایە مافی سەجیش هەیە، نەکە تا مرۆڤەکان مافی سەجیش هەیە. حتا بەبیر مەجارێکیان سێ ئافرەت لەوانەی کە کاریان چاواشەکردنی ئافرەتانە بە ناوی ڕێکخراوی ئافرەتانەوە قسەیان ئەکرد لەسەر شاشەی یەکی لە تەلەڤیزۆنەکانە، ئەیوت کاکە لە ئەوروپا لە ڕۆژ ئاوایە کتێبش لە بەردەم داوێ گوت ئەمە کتێبی مافی سەگە لە ئەوروپایە، ئێمە لە وڵاتانی خۆماندەی ئەمە بەس وڵاتی ئیسلامیەکان بوو، ئێمە کتێبێکی وامان نییە کە باسی مافی ئافرەتیش بکات کە مرۆڤین، بەڵام لە ئەوروپادا کتێبێکی وا هەیە کە باسی مافی سەگەکات. کاتێک کە ئەمانە ئەبیسین و ئەبینین و بە گوێسکەماندا بەرئەدەنەوە ئێمە مرۆڤی مسلمان زۆر جار شەرمەکەت ئەڵێ وەڵڵاهی دیارە بەڕاستی لە ڕۆژ ئاوایەدا دەبێ وابێ هەبێت و بۆیەشە ئەوانە ئەوەندە ماف ئەدەن بە سەجیشە کە بۆتە ڕەمزی داخکردنی ئێمە وەکو مسلمان و واشی لێ هاتووە مسلمانان لە چاویان ئەکەنەوە. ئێستا خەریکە وردە وڵاتەکانی خۆشمان ئەوانەی کە تۆزێکە خوای گەورە لە فەزلی خۆی شتێکی پێداو بن، یەکەمیشت بیر لەوە ئەکاتەوە کە سەجێک بەخێو بکات، بۆ چونکە بۆتە ڕەمزی دەوڵەمەندی و ڕەمزی خواپێداوی. ئەگە سەگێکی نەبێت کەواتە کابرا دەوڵەمەندی پێوە دیار نییە، یعنی چەواشەکاریەکە بە حەدێکە. ئەبینی ملیاردێرێک کەسی لەگەڵدانە، بەڵام کۆمەڵێک تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و کامێڕەی بەدواوەیە، ئەم ملیاردێرە توولەیەکی پێیە، توولە سەگێکی پێسپی لە باوەشی گرتووە، لە جیاتی ژنی، لە جیاتی دۆست و برادەر و خزم و کەسایەتی و پێگە کەسایەتی و پێگە خێزانیەکەی هەر هەمووی گۆڕیەتەوە بە یەک توولە سەگە. کەواتە بەچی ئەزان ئەم کەسە ملیاردێرە؟ بەوەی کە توولە سەگێکی پێیە. یعنی تۆ بینە بەر چاوی خۆت، تۆ نە دایک نە باوک نە خزم نە ژن نە مرد نە برادەر نە پێگە کەسایەتی نە خێزانی نە کۆمەڵایەتی هیچ نییە، تەنها توولە سەگێکت هەیە. یعنی چەواشەکاری سەگ بۆتە شتێک کە ملیاردێرەکانیشی چەواشە کردووە و بۆتە ڕەمزی داخکردنی ئێمەی مسلمان. لە هەمان کاتدا بۆتە پێشەنجێک بۆ ئێمە بۆی کە ئێمەش لە چاو ڕۆژ ئاواییەکان بکەینەوە بۆی کە سەگێکمان هەبێت. بەداخەوە ئەگەر درۆکردن تاوان بێت، چەواشەکردن دەجار تاوانەکەی گەورەترە. بۆ چونکە چەواشەکردن بە درۆکردن تاوانێکە کاتن و خەڵک ئەو شتێکە لە بەردەستیدا لێ ئەستێنێ، بەڵام بە چەواشەکردن میلەت و ئومەت و کۆمەڵگا لە ناو ئەبەیت، بەڵام بەوەی کە ئەو شتێکە نیشانی ئەدەی خودی خۆی ئەو شتە وانیە، بەڵام بە ناوەکی تریا نیشانی ئەدەیت کە ئەمە شتێکی جوانە. دەخۆتان باخۆمان بینە بەرچاوی ئەو ملیاردێرە. ئەگەر بێت و تخوا من بێمەوە ماڵێ ڤێلایەکم هەبێت، مەزبەحێکم هەبێت و خۆشترین مطبەخ و ناوماڵ و خانەفە و هەموو شتێکم هەبێت، تخوا ژیان لەگەڵ سەگێکە لەگەڵ توولەیەکە چ قیمەتی هەیە؟ مەلەوانی کردنم، دانیشتنم، خواردن و خواردنەوەمدا. بۆ چونکە چەواشەکردنەکە ڕێژەکەی ئەوەندە گەورەیە بۆی کە ئینسان هەموو شتێک بگۆڕێتەوە بە سەجێکە. با بزانین نهێنی بەخێوکردنی سەگدا چدایە. طبعا گوتم با لێ بکۆڵمە بڵێم با بزانین بەڕاستی ئەوانە ئەوەندە بەڕەحم و بەزەین کە سەگ بەخێوەکەن. پرسیارم لە چەندین کەس کردو لەو کەسانی کە سەگ بەخێوەکەن. لێچێکیانم پرسی بۆ سەگ بەخێوەکەیت؟ یەکێکیان وەکو بڵێ دەستم لەسەر برینەکەی دانابێت، وتی ئەم سەگە پەرژینێکی قایم بێت لە بۆ هەموو ئەو خوشک و بەڕێزانەی خوشک و برانی لێکوانە جوان لە منە، وتی ئەم سەگە بۆ من لە ژن باشترە. یعنی زۆر داغ لە دڵ بوو لە ژن، تم بۆ لە ژن. وتی ئەم چەند ژنێکم هەبووە، با بڵێن چەندین جار لە تەمەنی خۆمدا ژنم هەبووە، هەر هەمویان بەجیان هێشتومە ڕۆیشتوونە. بۆ ئێستا سەگ بەخێوەکەم، بۆی سەگ لە ژن باشترە. پەرژینێکی قایم بێ لە ڕووی ئێوەی بەڕێز خۆشەویستە. یعنی زۆر داغ لە دڵ بوو.
هەمان شت ئەم پرسیارم لە ئافرەتان کردووە کە سەجیان پێ بوو وتم ئەم سەگە بۆ بەخێوەکەیت وتی هەر لەو ماوەدا سێ پیاوم گرتووە هەر سێکیان منیان بەجێهێشتووە جا بۆ ئەم سەگە بەوەفاتر نییە لە پیاوان هەروە ڕوو بەڕوو یعنی داخل لە دڵ بەرامبەر بە پیاو هەمان شت هەمان قسەیان وتەوە لەبەر ئەوەی کە سەگ وەکو ژن و مرد سەیرەکەن نەک وەکو ئەوەی کە ڕەحم و بەزەی بە پیرەمێردەکەم وتم بۆ سەگ بەخێوەکەیت وتی ئەم کۆڵانەی کە لێ ڕاوەستاوین وتی ئەگەر لەو سەری تا ئەو سەری بڕۆم بە 5 دقە تەواوی ئەەکەم بەڵام ئەگەر سەگێکم پێ بێت بە سەعاتێک نایبڕم بۆیە حەز دەکەم کاتم لێ بڕوات لە ماڵەوە بێزار بوومە بە تاقی تەنیامە ئەگەر نێمە دەرێ سەگێکم پێ نەبێت من چۆن ئەم کۆڵان ببڕم و چەند سەعاتێک لە ژیانم بڕواتن لەبەر ئەوەی کەسم لە ماڵێ لەگەڵدانیە کەواتە کابرای پیرەمێردیش لە بێزاری تەنیایەکەی لە ماڵێ وای لێ کردووە سەگێک بەخێو بکات باشە کەواتە ئەم ڕەحم و بەزەیە تا ئێستا نەمدۆزیوەتەوە کابرایەکم بینی ئافرەتێک ببورن بینیم وتم قۆڵی لە جێت درابوو تایرە وتم خێرە قۆڵت بۆ ئایلاتوە وتی لەبەر ئەوەی سەگێکم هەبوو سەگەکە ئەبوو دەم ڕاکێش ئەکردو ئەوە نە پەلامار ئەداتن و ڕای بچێشە و ڕای بچێشە وتی ئەوەندەم ڕاکێش کردووە هەردوو شانم لە جێگای خۆی دەرچووە بۆیە ئێستا عملیاتی ئەو شانم کردووە کاتێک ئەم شانم تەواو بووە بێ ئەم شانەشم بە هەمان شێوە عملیاتی بکەم ئێوتم بۆ بەخێوی ئەەکەیت مادام ئێوتی لە بێزاری لە ماڵەوە دانیشتومە هەر بەتەنیا بێزار ئەبم کوڕە سەردانم ناکات کچە سەردانم ناکات جیرانە سەردانم ناکات کەسم نییە ئەدی نابێ شتێکم هەبێت لە جیاتی ئەو کەس و کارانە لە ماڵێ قسەی لەگەڵا بکەم یعنی ئەگەر پیرەژنە ئەگەر پیرەمێردە ئەگەر کوڕە ئەگەر کچە هەر هەمووی وەکو بەدیلێک بەکاری هێناوە نەک وەکو ڕەحم و بەزەی هەتا ئێستا نەگەیشتمە ئەو دەرەنجامێک کە خەڵکی لە تەلەڤیزۆنەکانە نیشان ئەدرێت کە نیشانمان ئەدەم چاواشەمانەکەن بڵێن لە ڕەحم و بەزەیە بۆ ناڵێن بەدیلێکە لەو پەڕی بێزاری لە نەمانی خێزان و کۆمەڵگا لە نەمانی پەیوەندی کۆمەڵایەتەکان لە نەمانی جیرانەتی لە سەردان نەکردنی کوڕەکان و کچەکانیان وەکو بەدیلێک بەکاری دێنن سەرەڕای ئەو هەموو ئازارەی کە لە بەخێوکردنی سەگە ئەیبیننەوە بەڵام بەدیلەکەیان ناچارێت چونکە مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە لەگەڵ هەموو شتێکە لێ ڕابێت لە تەنیایی لێ ڕانایە یعنی تەنیایی گەورەترین کێشەی مرۆڤە نە فەقیری نە قەرزداری نە کەم ئەندامی نە کوێری هیچ شتێک ئەوەندەی تەنیایی ئازار چێژ نییە ئازار بڕ نییە وەکو تەنیایی بۆ سەیریکەن زاڵمەکان کاتێک کەسێک کە سجن ئەەکەن ئەگەر بیان نوێت ئەم کابرای عەزاب بدەن چی لێکەن ئەی خەنە ناو سجنێکی ئینفرادی بە تاقیتن ئەی هێڵنەوە بۆ چونکە تەنیایی وا لە مرۆڤ بکات خۆی بخواتەوە کەرەنتینەکە قورسایی کەرەنتینە چییە هەرچەندە خێزان بێکەوەنە بەڵام لەبەر نەمانی پەیوەندی کۆمەڵایەتەکان ئەبینی ئینسان خێزانەکان لە ناو خۆیان دەخۆیانە خۆنەوە جا تۆ وەرە خۆ بینە بەر چاوی خۆت شەخسێک بە تاقی تەنیە مانجێک و دوو مانگنا 20 ساڵ 30 ساڵ بە تاقی تەنیا لە خانوویەکدا بۆیە لێ ڕانایە لە هیچ هەرگیز لە تەنیایی لێ ڕانایە کە لێ ڕانایە لە تەنیایەکەی ناچارە بەدیلێک ئەدۆزێتەوە ئەبێ زیندوش بێت نەک مردوو یعنی ئەگەر بینە بەر چاوی خۆتە مەبەستە زیندوو مردوو چییە ئەگەر هەموو کاڵایەکەت هەبێت لە ماڵەوەدا هەموو پێداویستێکی ژیانت هەبێت جوانترین ناو ماڵ و ڤێلا و مەزبەحت هەبێت بەڵام بە تەنیایی هیچ تام لەو شتانە ناکەیت بۆیە پێویستت بە بوونەوەرێکە کە زیندوو بێت باشترین بوونەوەریش هاوکوفی خۆمانە کە مرۆڤە بۆیە ژن پێویستی بە پیاوە پیاو پێویستی بە ژنە و هەردووچیان پێویستیان بە منداڵە و ئایلەش پێویستی بە کەس و کارە پێویستی بە ماڵ و بە خێزان و بە مام و خەسوو خەزور و بەوانە هەیە وەکو دانیێلە گانزا پرۆفیسۆرێکی مێژونووسی سویسریە ئەڵێ ئێمە زۆر جار ناڕزایی و سکاڵا ئەکەین لە دەستی کە سوکارەکانماندا بەڵام زۆر لە دوای ئەوەشدا بە دوایاندا ئەگەڕین بۆی کە بیان دۆزینەوە جارێشتە سەردانیان بکەن یا سەردانمان بکەن بۆ چونکەڵێ ناحاوێنەوە بەتەنیا بزە بەدوایە مرۆڤ بەتەنیا ناحاوێتەوە ئەمە وەکو بەدیلێک بەکاریان هێناوە لەبەر نەمانی خێزان و پەیوەندی کۆمەڵایەتیەکان باشە ئەم بەدیلە زۆر قورسشە لەسەریاندا چونکە مرۆڤ پێویستی بە گفتوگۆ هەیە کورد ئەڵێ شەڕ باشترە لە بەتاڵی
شەڕ باشترە لە بەتاڵی، یعنی بەتاڵی ینی شەڕ چەند ناخۆشە بۆ چونکە حتا ئەگەر شەڕی شەبێ لە ماڵەوە یان لەگەڵ خزم کە سوکارەکاندا ئەبینی تۆ سوودێک لەو شەڕە ئەبینی بۆ چونکە شەڕ ئاوێنەیەکە هێزە لاواز و با بڵێن خاڵە بەهێز و لاوازەکانی خۆت تێدا ئەبینیەوە، ئەزانیت چەند ئارامگریت، چەند بە تەحەمولیت، چەند کەسێکی لێبوردەی لێخۆشبووی و چەند کابرایەکی سەخی و بەخیلی ڕەزیلی چاوچنۆشی ئەمە لە چی ئەدۆزیتەوە ئەو کەسایەتیە کاتێک کە خزم و کەسوکار و دۆست و برادرت هەبوون بۆیە کە ئەچتە ناو کێشەکانەوە ئەو جە کەسایەتی خۆت بۆ ڕوونەبێتەوە. بۆیشە شەڕیش حتا شەڕی خێزان و کۆمەڵایەتیش ئەبینی سود و قازانجێکی هەیە، بەڵام وەرە بەتاڵی یەک قازانجی بدۆزەوە، وەرە تەنیایی یەک سود و قازانجی بدۆزەوە. بۆیە شەڕ لە بەتاڵی باشترە. جا لەوانەیە زۆرێک لە ئێوە هەست بەوە نەکەن لەبەرەوەی خێزان ئەلحەمدولیلا ئێمەی موسڵمان با بڵێن تا حدێک هێشتا ماوە، بەڵام ئەگەر ئاگادار نەبین ئەم سیستەمە بەردەوام بێت وەکو ئەوانمان لێ دێت ئەویش کە مەسەلەی پێگە خێزانی و کەسایەتی و کۆمەڵایەتی و جیرانەتیمان تا حدێک ماوە خەریکە ئەویش سست و لاوازە بێت بەداخەوە. بۆ لەوانەیە هەست بەو بەتاڵیەتە نەکەین کە بڵێن بەڵێ شەڕ خۆشە لە بەتاڵی، بەڵام ئەوانەیە کە لە دانیشتی و ڕۆژ ئاوانە زۆر هەست بەم تەنیاییە و بێکەسیاکەن، بۆیە ئەگەر کەسیان دەست نەکەوێت لەگەڵ خودی خۆیاندا بە شەڕ دێن. بۆیش ئەم ڕۆژ ئاوایە ئەبینی لە بێکەسی ئەبینی بەدیلێکی دۆزیوەتەوە تەحەمولی هەموو ناخۆشیەکانی کات. سەیری بکەن ئەو ناخۆشیانەی کە لە بەخێوکردنی سەگا هەیە چییە؟ یەکەمیشت موویەکی یەکجار زۆر لە ماڵە بڵاوە بێتەوە کە ئاگدارم لە نهێنیەکانیان بەوەی کە زۆر بێزارن لە مووی سەگەکانیاندا. ئەوە یەک. دووەم مەصرفێکی یەکجار زۆری هەیە بۆ چونکە کاتێک کە شتێک بوو بە دیاردا حکومەتەکان ئەم شتە ئەقۆزنەوە بۆی کە پارەی لێوە دەست بێنن، بۆی ئەبینی زەریبیان لێ ئەستێنێت. باشە سەگ بەزی سەرب ناکات، ژینگە پیس ناکات و ئەرز ڕەش ناکات، یعنی هیچ زیانێکی ژینگەیی نییە. باشە حکومەت بە چ بیانوێکە لێ ئەستێنیت؟ چونکە حکومەت کە ئینشاءڵڵا بۆتانی باسەکەم کە چ قەرزێکی لەسەرە بۆیە ئەم ڕێگا و ئەم دەرگایانە ئەکاتەوە بە بازاڕی ئەکات بۆ ئەوەی کە پارەی دەست بکەوێت. بۆیە ئەبینی زەریبەی سەگەکان ئەبێ بدەن. ساڵانە نزیکەی مەصرفی سەگێک ئەزەگەرێتەوە سەگ گەورەی و بچووچەکەیەوە لە 10 وەرەقە هەتا 25 وەرەقە مەصرفیەتی. لە کاتێکە ڕۆژ ئاواییەکان بۆ قومە ئاوێک شەڕ و ململانێن لەگەڵ ژن و مێرد لەگەڵ یەکتری ئاکەن، ئەی چۆن ئامادەنە سەگێک بەخێو بکەن کاتێکە ئەوەندە مەصرفی هەیە. ئەوەندە ڕەزی لە مەسەلەی خواردندانە بە کەس و کاری یەکتریە بە میوان ئەگەر میوان هەبێت باوەڕکە لە حسابدا نایێت. ڕۆژێکیان لەگەڵ دایک و باوکمە لە خەت ئەوە قسەم لەگەڵەکردن، یەکێ لە ملیۆنێرەکانی ئەو جێگایکە تێدا نیشتە جێمە هات سڵاوی لێ کردم و وتم ئەوە لەگەڵ دایک و باوکم لە خەت دامە، وتم سەیریکە ئەوە دایک و باوکمە لە پیشانمدا ئافرەتێکی تقریبەن 60 بۆ 70 ساڵی ئەبێت کە سەیری کرد. ئەو کاتە نانی نیوەڕۆیانە خوارد ماڵی ئێمە، ماڵی خوشکیشم لەوێن دەرێ بوو، ئیتر خوشک و برایەکانم و خوارزایەکانم لێو دانیشتی بوون، تقریبەن 15 تا 20 نەفەرێک ئەبوون لەسەر سفرە دانیشتە بوون. کە نیشانمدا وتی ئەوە چی حەفلەتان هەیە؟ وتم حەفلەیان هەیە؟ گوتم نەخێر حەفلەیان نییە، من نانی نیوەڕۆیە. گوتی چێ مەصرفی ئەو خواردن ناکات؟ مەصرفی چی؟ گوتی ئەو خواردنەوە چی ئەو مەصرفی ئەکات؟ مەصرفی چی؟ گوتم ئەوە خوشکمان لەوێن دەرێ، ئەوەش خوشک و برایەکانم و تەنها باوکیشی میشەکات. وتی چێ پارەیە داتن؟ گوتم بەس باوکم پارە ئەدات. یعنی باوکت پارەی ئەو هەموو نەفرانە ئەدات بۆ یەک جەم؟ وتم بۆ چی احتیاجیە؟ ئەزە بۆ باوکم تەرجمە ئەکرد، باوکم ئێستاش ئەجێڕێتەوە، ئەڵێ ئەرێ ئافرەتە چی لێ هات؟ ئەڵێم وەزعەکەی وەها لێیە. ئیتر ئێستاش باوکم ئەجێڕێتەوە کە ئەم ئافرەتە پێی سیر بوو کە سفرەیەکی ناخواردنی کوڕکسەکانی خۆی و بە نەوەکانی خۆی کە باوچێک مەصرفیان نەکات. بۆ چونکە یەکسەر ئەوانە بیری نەکردەوە، نەگوت باوکت تەمەنی چەندە، دایکت تەمەنی چەندە، ئەو شانە یەکسەر بیری ئەوکەی بۆ هات بیری مەصرفی ئەم خواردنی نیوەڕۆکەی بوات. ئەوەندە ڕەزیلن، یعنی یەکسەر بیری خواردنەکەنەوە. باش ئەگەری ئەوەندە ڕەزیلن بیری خواردنەکەنەوە کە ملیۆنێریشە 60 دانە لۆری هەیە
نەقڵبەری ئەو درێژەکان خواردن ئەگوازێتەوە تەنکەر و خۆراکی هەیە هەزارێک بچم بۆ سەرجادەکان مستحیلە سیارێکی ئەو هەر ئەبینم لەبەر 6 دانەی هەیە ئەو زە بیری ئەو مەسرفەیە کردەوە ئەی باشە چی وای لێکات کە ئەم ئافرەتە مەسرفی سەگێک بکاتن کە لە کاتێکە خواردنی مەجلیسێکی خۆمان ئەوەندەی تێ ناچێ وەکو مەسرفی ئەو سەگەی کە بەخێوی کە نەبرێت زەریبەی ئەبێ بدەن و تەئمینی ئەبێ بدەن و پارەی کوتانەکەی ئەبێ بدەن و جلوبەرگ و ئەو مافانێکە پێی ئەدەن کە حکومەت لە سەریان گرانەکات ئەبێت ئەو ئانە هەموو تەحمل بکەن ئەویش لە ناچاری خۆی هەموو شتێک تەحملەکات بەس بۆ ئەوەی کە شتێک بدۆزێتەوە قسەی لەگەڵا بکات گفت و گۆی لەگەڵا بکات سەرڕای ئەوەش وای لێ هاتووە ئافرەتان کاتێک کە هەرچەندە لە دەرسی ڕابردوش ئاماژەم پێکردووە لەبەر بە ئاواتن جلچی بوچێنی بپۆشن ناچارن لەگەڵ سەگەکەی خۆیاندا زەواجەکەن بەس بۆ ئەوەی چەند وێنەیەک بگرن بڵێن وەڵا بە جلوبەرجی بۆچێنی جلوبەرگم پۆشیمە جلوبەرجی بوچێنیم پۆشیوە بەس بۆی کە ڕسم بگرێتن و بە ئاوات بگات کە پۆشینی جلوبەرجی بوچێنیە باشە بەڕێزەکانم جگە لەوەشە ئەم سەگانە تەنها لە مقاتعەی بارن باشە ساڵانە زیاتر لە 1000 دانە ڕووداوی پڕدانی سەگ هەیە لە هەرێمی بارن 1000 دانە حتى لە چەند ساڵێک لە مەوبەر لە هانۆڤەر سەگێکیان هەبوو ئەو ماڵە کوڕێکی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵ دایکی هەردووچی یعنی پڕیدابوونێ پارچەیەکی زۆری لێ خواردبوون و وەکەل کۆمیکردن و هەردووچیانی کوشت ئەمە دەنجی داوە لە ئەڵمانیا لەگەڵ ئەو هەموو ڕووداوانەی کە پەلاماردانی دەموچا و قۆڵ و باسکوانی یەکجار زۆرە بۆشە بینی زۆربەی سەگەکان تۆڕێکیان بە دەموچاوی وەکردو یان قەفەزێکیان بۆ دەمەکەی کردو بۆی کە پڕ نەداتێ بۆ چونکە ئەوەندە ڕووداوی پڕدانی سەگ زۆرە لە هەموو جیانە بەڵام من ئاماری ئەڵمانیام لەلایە و لەو ماگانی ڕابردوشدا سەگێک پڕیدا بۆ منداڵێک ئێرەی لێکردبەوە ئەجە باسی ئەویانە کریان گوت شەنسیە بۆ کە کەڵپەکانی بە چاوی نەکەوتووە منداڵێکی ڕاست ئێرەی تەقریبەن لێ بۆیان عملیات کرد لیان دابەوە چەندەها ڕووداوی ئەوها دڵتەزێن هەیە لەگەڵ ئەوەشە هەر لە ناچاری دەستبەرداری سەگ نابن لە بەرچی لەبەرەوەی بەدیلێکە بەکاریان هێناوە لەوە زیاتر ناتوانن ئینسان تحملی ئەو بێکەسیە و تەنیاییە ناکات بۆی ئەو شەڕەیان پێ باشترە لە بەتاڵی هەرچەندە مەسرەفی هەیە مووەکی زۆر هەتا نەخۆشیشیان هەیە سەرڕای کوتانیش نەخۆشیەک بڵاوکاتەوە لە مێشی مرۆڤە کرمێک دروستەکات لە ناو مێشی مرۆڤە کە لە کۆی گشتی حیوانەکانی باڵێن هاوستیە حیوانەکانی منزلی کە بەخێوەکرێن ئەجە پشیلە بێت یان سەگ بێت ئەبی ناوەکرمێک لە مێشکات دروست دەکاتن ئەم نەخۆشیە زۆر بڵاوە بۆچی لەبەر ئەوەی کە ئەوانە نەخۆشیان لەگەڵدایە نابێت لە ماڵەوە بەخێو بکرێن سەرڕای مەسرەف و سەرڕای مووەکی زۆر و سەرڕای نەخۆشیەکە سەرڕای مەسرەفێکی زۆر بەڵام ئەم شەڕیان پێ باشترە لە بەتاڵی ئەمەیە نهێنی بەخێوکردنی سەگەکان نەک لەبەر ڕەحم و بەزەیی کە بەداخەوە کە بووە داغێک کە بۆتە شیشێک پێمان ئێمەی پێ داغەکەن وەڵا ئەوان بە ڕەحم و بەزەینە ئێمەش بێ ڕەحم و بەزەینە ئێمە سەگ بەخێو ناکەین ئەمە بەڕاستی گەورەترین چاواشەکاریە گەورەترین زوڵمەکە لە ئێمەی ئەکەن بۆیشە ئەبینی کەواتە بۆمان ڕوونە بێتەوە کە بەخێوکردنی سەگ لە ڕۆژ ئاوادا نەک ڕەحم و بەزەیی نییە باش بزانن بەڵکو ئەگەر ژنە وەکو پیاو بەکاری دێنێت کە ئەمە مەوزوعی کە بەڕاستی حەز ناکەم بچمە ناوەڕۆکیەوە بەڵام ئاماژە بەواکەم هەر ناڵم هەر ئافرەتێکتان بینی لە ڕۆژ ئاوایە بەڵام زۆربەی زۆری ئەمە نیشانەیە زۆربەی زۆری ئەو ئافرەتانەی کە سەگی گەورەیان پێیە ئەمانە وەکو مرد بەکاری دێنن داو دەرمان هەیە کە سەگەکە فێری ئەو شتانە ئەکەن کە لە جیاتی کاری یعنی لە کارە شەرعیکێ لەگەڵ مێردی خۆیان بکات ئەبینێت لە سەگێک ئەدۆزێتەوە سەگە گەورەکان ئیتر وەکو کاری ناشەرعی لەگەڵ ئاکات ئەمە زۆرە بەڵام حەز ناکەم بچمە ناوەڕۆکی داودەرمان هەیە و ڕاهێنان هەیە لەسەری فێرەکەن بۆ چونکە ئافرەتان پیاوێک نادۆزنەوە متمانەی پێ بکەن هەر وەک چۆن
پیاوانیش ژنانێک نادۆزنەوە متمانەی پێ بکەن لە ناچاری خۆیاندا ئەم سەگانە بەکاردێن لە جیاتی ژنان بەتایبەتی بابن لە جیاتی پیاوان بەکاری دێن کاری بەدەڕەوشتی لەگەڵیانەکەن و خۆشان نەزانە فلیمی ئەو شتانەش کە دێتە بەرگوێمان ئەو فلیمانە شەنە کە لەگەڵ حەیوان ئەم شتانە ئەنجامەدەن کەواتە لە جیاتی ژن بەکاردێت لە جیاتی پیاو بەکاردێت لە جیاتی منداڵیش بەکاردێت یعنی زۆر جار ئەبینی ژن و مێردەکانیان کچەکە و کوڕەکە متمانە بێکتر ناکەن کە زەواج بکەن و خێزان پێک بهێنن وەکو برادر ئەمێنەوە لە جیاتی ئەم بۆشاییە دەرونیە کە منداڵ بۆ دروستکردنە سەجێک بەخێوەکەن وەکو منداڵێک سەیریەکەن بۆیش حتا عربانەشی بۆکڕن حسابی منداڵی بۆکەن بۆ چونکە متمانە بێکتر ناکەن منداڵ بنێنەوە بەڵام پیشانمان ئەدەن ئەڵێ بزانە ئەو منداڵانە ینی ئەو دایک و باوکانە یاخود ئەو ژن و پیاوانە چەندە بەڕەحم و بەزەینە حتا عربانی بۆ منداڵەکەیان کڕیوە بۆ سەگەکەیان کڕیوە لە جیاتی منداڵە جلبەرجیان بۆ کڕیوە و حەفازەی ئەکەن و ئیتر پەتکێکیان بۆ کڕیوە ئەنواع دیکۆراتەکەی بە جوانی باسەکەن لە کاتێکە داماوەکە لە جیاتی منداڵ بەکاری هێناوە داماوەکە لە جیاتی مێرد بەکاری هێناوە لە جیاتی ژن بەکاری هێناوە لەو لاشەوە شاشێت تەلەڤیزۆنەکانە بۆ ڕازێنەوە کە وەڵای ئەوانە بەڕەحم و بەزەینە کەسی لای ئێمە مافی مرۆڤیش نییە بەڵام لای ئەوانە مافی حیوان هەیە لە کاتێکە وەڵڵاهی ئەمەیە بەخێوکردنی ئەمەیە نهێنی بەخێوکردنی سەگ نەک لە ڕەحم و بەزەیجە لەگەڵ ئەوەشدا ژنە پیاوە منداڵە و هاوڕێشە تۆ بدۆز سەیری بکە ١٩٩ ئەو کەسانی کە سەجیان پێ بە تاقیتەنیانە سەیریان کە بۆ چونکە برادر نییە برادریش هەبێتن مەجالی نییە سەفەر لەگەڵ بکات پیاسە لەگەڵ بکاتن و ئەو کۆڵان لەگەڵ بکات کەواتە نەبوونی جیرانەتی و هاوڕێیەتی وای لێ کردووە کە وەکو هاوڕێک سەگ بەکاربێنێت باش خۆشەویستەکانم بۆشە بێزارترین کەس ئەو کەسانە کە سەجیان پێ بڕۆ سەیریان بکە دایمەن ئێریان هاتۆتە خوارەوە بۆ چونکە قسەکردن نەماوە پێکەنین نەماوە ئەمە هۆکار ئەگە سەیری ڕۆژ ئاوایەکان بکەن ئێریان هاتۆتە خوارەوە بۆ چونکە گفتوگۆ پێکەنین نەماوە قسەکردن نەماوە لەگەڵ سەجێکا چ قسە بکەن بەڵام داخی گرانەکەم بەتەنها لەو موسڵمانە مقەلیدانەیە کە لاسایانەکەنەوە بەڵام پێم شتێکی تەعەجوب نییە چونکە ئەمە یەکێ لە موعجزەکانی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام کە ئەفەرمێ لەتەتەبیعونە سەنەنە الەذینە من قەبلیکم شیبرا بشیبر وذراعا بذراع ڕۆژگارێکتان بەسەردا دێت لاسای یەهود و نەساڕا ئەکەنەوە بست بە بست هەنگاو بە هەنگاو باڵ بە باڵ بە دویان ئەکەون لەو دەخەلوا فی جوحری ضەب لەدەخەلتموه ئەگەر خۆیان بکەن بە کونی بزنە مژە یان بە کونی مشکە ئێوەش خۆتان پێدا ئەکەن لاسایانەکەن بۆ کاکە ڕۆژ ئاوایەکان وا ئەکەن بە ئێمە ژوا بکەین بۆیە زۆریان پێ سەیرەکاڵێ سەگ بۆ بەخێوکردنی سەگ حرامە بە بەلاش حەلاش حرامی نەکردووە بۆیش لە حەدیثێکە ئەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەفەرمێ من اتخذ كلبا هەر کەسێک سەگ بەخێو بکات إلا كلب ماشية أو صيد أو زرع إلا مەگەر ئەگەر بۆ لەگەڵ مەڕووماڵاتا بڕوە مەڕووماڵاتا بڕوە یان بۆ حەڕەسیات بێت یاخود بۆ ڕاو بێت بۆ ئەو سێنە بێت انقص من أجره كل يوم قراط ئەو هەموو ڕۆژێک بە قەدرای یەک گردی وەکو با بڵێن چیای ئوحود بە قەدرای یەک چیا خێر و حەسەناتی لێکەمە بێتەوە هەموو ڕۆژێکە یعنی یەک ڕۆژ بەخێویکەی یەک شاخت لێکەمە بێتەوە لە خێر و سەدەقاتەکانت دوو ڕۆژ دوو شاخ سێ ڕۆژ سێ شاخ هەر ڕۆژەی کولە یەوم هەر ڕۆژێک باشە بەڕێزەکانم کەواتە بۆ چونکە سەگ با نەبێتە ئەندامی ماڵەوە بۆی کە نەیگۆڕێنەوە بە کەس و کارە نەیگۆڕێنەوە بە خوشک و برایە نەیگۆڕێنەوە بە پەیوەندی کۆمەڵایەتەکانە نەیگۆڕێنەوە بە جیرانەکانماندا ئەوەیە نهێنی بەخێوکردنی سەگ لە ئەوروپا لە ڕۆژ ئاوادا و ئەمەشە هۆشیارەکەی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام بۆی کە هەرگیز ئێمە ڕوو لە بەخێوکردنی سەگ نەکەین و پەیوەندی کۆمەڵایەتەکان بپچڕێنین و مقارنەی پێ بکەین بە خوشک و برا و دایک و باوکو و هاوڕێ و دۆست و خزم و جیرانە ئەمە بێگومان ئەمانش بە چاوی خۆمانە بین ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بوونە جیرانەتی تەقریبەن خەریکە بڵێم نەماوە لە زۆر جێگایدا و لە هەمان کاتیشدا بینی کێشە خێزانەکان ڕۆژ بە ڕۆژ دەست یادبووندانە بۆ چونکە لاسانەکەیدەوە چ شتێک هەیە ئێستاکە لە ئێمەدا لە وڵاتانی ئێمەدا لە وڵاتی ئیسلامیەکاندا شتێکمان نەبێ کە لە ڕۆژ ئاوان نەبێت هەموو شتێکمان هەیە لە کێشە خێزانیەکان و پەروەردەیەکان و ئەخلاقیەکانیان و شاشەی تەلەڤیزۆنەکانمان زۆر پیسترن لە شاشەی تەلەڤیزیۆنی
ڕۆژ ئاواییەکان بۆ چونکە ئەبێ ئێمە لە پێش ئەوان بکەوینەوە لە کارە بەدڕەوشتی خراپەکاریەکاندا بۆشە بین محکەمەکان پڕ بوونە لە تەلاق کێشە خێزانیەکان بۆشە بین خانەی داڵەدانی ئافرەتانیش ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بووندانە و پڕ بوونە لەو ئافرەتانەی کە ڕویان لە داڵەدانی ئافرەتان کردووە. ئەمە ئەو کێشانەیە خۆشەویستەکانم کە ویستم ئەو ڕۆکانە بۆتانی باز بکەم. ئینشاءڵڵا لە دەرسەکانی داهاتوودا بۆتانی باسی ئەواکەم ئایا بۆچی پێگە خزمەتگوزاریەکان بە کۆمپانیایی ئەکرێن کە ئێستاش کوردستان و بابن خەلیج و ئەو مەتیخانەش بە ئاماشی وڵاتە ئیسلامیەکانیش وردە وردە بە کۆمپانیایی ئەکرێن. ئەو نهێنیانە چنە کە زەریبە زیادەکەن، ڕسومات زیادەکات و خزمەتگوزاریەکان وەکو بەلەدیە و شارەوانی و کارەبا و تەلەفۆنات و ئەوانە بە کۆمپانیایی کراون لە کاتێکە پێویستە حکومەت ئەمانە هەڵسوڕێنێتن و وەکو خزمەتگوزاری بەکاری بێنێت نەک وەکو بارقورساییەک لەسەر خەڵکیە زیادی بکات. کەمە ئینشاڵڵا ئەم دەرسانی ڕابردوش پەیوەستن بەو کێشەی یاخود بەو نهێنیەی کە لەسەرەوە هێناویەتی کە وای لە مرۆڤەکان کردووە ببێت بە هاوڕێی سەگ و زەریبە بدات و ڕسومات زیاد بکات و خزمەتگوزاریەکان بکات بە کۆمپانیا و لە هەمان کاتیشدا ئەبینی خەڵوەتگەی پیریش کراوە بەپارە لە کاتێکە کە پێویستە دایک و باوکان لەلایەن منداڵەکان بەخێو بکرێن نەک لە خەڵوەتگەی پیری بەپارەیەکی زۆر کە لە تەمەنی گەنجێدا ئیشی کردووە ئەبێت لە تەمەنی پیریە بداتە خەڵوەتگەی پیری بۆی کە بەخێو بکرێت بۆ چونکە منداڵێکن نەماوە دایک و باوکان بەخێو بکات. ئەم ئەو کێشانە ئینشاءڵڵا کە لە دەرسەکانی داهاتوودا ئەچینە سەر بابەتە ئیقتصادیەکان کە هۆکارن بۆ نەمانی خێزان و کۆمەلگا و منداڵ و بەخێوکردنی سەگ و ئەوانە. ئینشاءڵڵا لە دەرسی داهاتوودا بە درێژی باسی ئەو مۆزوعانە ئەکەین و هیوادارم کاتم زۆر لێ نەگرت بن. سپاسی لایک و کۆمنتەکانتان ئەکەم تا بەشێشتر بە خودای گەورەتان ئەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.